ئێمە ماوەیەوە 2014 و 15 و 16 حکوومەتی عێراقا هەتا ئێستا بۆمان سەرف ناکرێ بە بڕیارێکی سیاسی حەبادی پارەکەمان ڕاگیراوە. ئێمە زۆر معاوەلەمان کرد و جەنابی بەڕێزمان فارس نوێنەری زوتیارانی سەردەم سکاڵای کرد لە سکاڵەکە بردیشەوە، بەڵام لەبەر بەرژەوەندی سیاسی و حیزبایەتی ئێمە نەمانتوانی پارەکەمان وەربگرین. ئێستا دەڵێن نیوێ و پارێکە ماوە ڕاگیراوە، دەڵێم ئەو حەق خۆتان وەرگرتووە، بەڵام ئێمە بەردەوامی نوێنەری هەموو جوتیارانی هەرێمی کوردستان ئێمە نوێنەرایەتی هەموو جوتیارانی کوردستان ئەەکەین سەر تاسەر لە زاخۆ هەتاکو خانەقین. ئێمە بۆ ئەمە 6 جارە سەردانی بەغاکەین. ئەم ڕۆژ هەرۆک و جارانی پێشووتر ئێمە 500 و تقریبا 68 ملیار پارەمان لەلای حکوومەتی عێراقی بووە. بەڕێز کازیممان بینا لە بەغدا وعدی پێماندا 268 ملیار سەر بووە، 307 ملیاری باقی ماوە. لە 2014 تا ئیسەخ پارەی هێمە نیمەی حیجز کریاوە لەبەرچی تەنیا فەلاحین ئیتر چه تەعدایەکمان کردە فەقیر و فەقراین. ئێمە گەرەکە حکوومەت یارمەتیماندا ئاشایستی خۆراک زیاو بکەین. حکوومەت گەرەکەسی هیچ نەیە بەس لە دەرەوەی وڵاتوە بێرێتی بە هاورد بدێنێتە دەرەوە، بەس لە دەرەوە نەیەرێ. ئەگەر وەزیری کشت و کاڵمانەیە، ئەگەر وەزیری بازرگانیمانەیە، بۆچی نایە ئەو لە دیفاع بکات لە بەغدا بۆ هێمە؟ داوا کاریم ئەوەستانێ پارەی من هینێکە ما من 7 میلیۆن ماڵین خۆم.